نەخۆش کە نەشتەرگەری بۆ دەکرێت تەوانێ من پێی زۆر جارەوان یعنی وها تێگەیشتنەکەەوە کە تورەکەی زرا هەڵگیرا بەردەوە ئەو نەخۆشەی تە تەواوێک یان کێشەی هێو ناتوانێت بەسراحەتی خۆی خواردن بخوا تا ئێستا شەر ئەوەی ناو خەڵگوا باوە بەس خۆی عیلمیەن وان نییە یعنی نەخۆش ئەمە لەبەرەوەی تورەکەی زرای بۆ دەگرین لەوانەیە تووشی هەندێک سوء هەزمی و هەندێک جاجار ئسحالبی و هەندێک جاجار ئازاری هەبێت و هەزمی خۆش نەبێت بەس وەکو خواردن يعني اینێکی تایبەتی نیە حمایەتی تایبەتی ناتوانێت خۆی بپارێزێت توانێت خواردنی خۆی بخۆ بەسراحەتی خۆی ئەجەم پێی دەڵێن زۆر يعني خواردنەکەت زۆر خۆر مەبە و گینا هەموو جۆرە خواردن ناتوانێت بخوات و کێشەی ئینشاڵڵا نابێت چونکە تورەکە گرەوە مەزدەری ڕئیسی کە بەردەکەی هەڵگیرایە و ئەگینا کێشەی نابێت ئەوانەی کە ئەو نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدرێت کاکتۆر کە بێگومانەوە تورەکەی زرا و بێجاری لەگەڵ بەردەکە هەڵدەگرن هیچ مزاعفات و کاریگەری لەسەر ئەو کەسە نابێتن باشتر یان چۆنە لەوانەیە لە ئایندێکی دوورە بە دەربکەوێت بەس بەعام یعنی زۆرمی دراسەکان ینی حەزان کرد ینی زۆر ئەوەی بۆی دەکرێت ینی نەشتەرگەریەکە ئیسفادی زیاتر نەک بیر لەوکەیتەوە نەکەخواان ئەوە بڵێ نەشتەرگەری بۆ کرایە و زراوی هەلگیرای تووشی کێشە بێت ئەوە بە نسبەیەکی زۆر کەم لەوانەیە هەندێک دراسات کرابێت تووشی کێشە بوو بێت بەڵام کەمە نسبەکانیان و زیاتر باشتر وایە بکرێت نەخۆشەکە ژیانی وستایلی خۆشتر دەبێت و دوور دەبێت لە مزاحمات.